هەموو دەست درێژی و داگیرکاریەک چ لەلایەن تورکیا بێ ئێران بێ سووریا بێ خود ئێران خۆیەوە بێ ڕەتەکەینەوە ئێستا کاتێوات و هەموو لایەنە سیاسیەکان بە پەرلەمان و حکوومەتەوە یەکدەنگ بن یەکەڵوێز بن بۆ ڕەتکردنەوەی داگیرکاری لە هەر لایەکۆ بێ لەبەر هەرێمی کوردستان خاوەنی خەواری خۆیەتی خاوەنی میلەتی خۆیەتی ناکرێت بە بیانووی جیاجیا بکرێتە ئامانج و وێران بکرێت و گوندەکان کاول بکرێت بوونی پاکەکە بیانوویەکی لاوازە ناگاتە ئەوەی کە تۆ بێی هەرێمی کوردستان داگیر بکەیت و تۆبارانی بکەیت ئەم داگیرکاری و ئەم سیاسەتەی کە تورکیا پەیڕەویەکە خەونی لە مێژینەیە بۆ گەڕانەوەی ئیمپراتۆریەتە بۆ داگیرکاری ناوچەکەی لە ڕۆژهەڵات کە ئەو خەوە نایەتە دی بەداخەوە حزبە سیاسەکان زیاتر ڕەچاوی بەرژەوەندەکانی خۆیانەکەن ئەگەر حکوومەت و پەرلەمان بە یەک تیم ڕوبەڕووی داگیرکارەکان ببنەوە توان ڕەتی کەنەوە لە ئاسی نێودەوڵەتی ڤیدۆی بکەن ئەم هێزە بە چاوساقی پارتی دیموکراتی کوردستان هاتووە بەرژەوەندی پارتی تایە ئەگە بەرژەوەندی پارتی خۆی نەبێ هیچ هێزێک ناتوانێت بێتە خاکی هەرێمی کوردستانەوە تەنانەت ئەگە خۆی نەتوانێت هیچ قسەیەک بکە ئەتوانێت ئاگاداری عێراق کاتەوە لەبەرەوە ئێمە سەرەوەی عێراقین بەڵام ئەمە بە چاوساقی پارتی دیموکراتی کوردستان هاتووە هەرێمی کوردستان ئەم هێزە گەورەیە خەڵکی سیڤیلەکەنە ئامانج تەنانەت هەموو کردەوەیەک ئەکەن ئەو پەڕیگەرە شەقام بجوولێنین لەسەر ئەم کردەوانە نابێ بێدەنگ خاک پەزاندن شتێکی زۆر ناشرینە بەڵام ئێمە بێکەسین بێکەسەکەیشمان خەتای خۆمانە پارتی دیموکراتی کوردستان توجارەتی نەوتی لەگەڵایە نایشتوانێت بێ ئەو هیچ بکە نای ئەو بوتی هەرچی ئەبێ بە قسەی بکە لەو سنوورەیە بە قسەی پارتی بە قسەی تورکیاکە لەم سنوورەشی یەکێتی بە قسەی ئێرانەکە بە درێژایی مێژوو وڵاتانی دراوسێمان تورکیا عێراق ئێران سووریا چاویان بە دۆزی کوردە هەڵهاتەوە بە نەتەوەی کوردە هەڵهاتەوە پەکەکەیان کردەوە بە بیانک بۆ ئەوەی کە هێرشکردن سەر هەرێمی کوردستان ئەوان بەتەواو دژایەتی کوردی بە کوردەکانەکەن بەداخەوە لێرەش کورد هەموو شتێکی کردەوە بە مزایدەی سیاسی و ئادارم شتەکە نەکێ بە مزایدەی سیاسی لێرەشەوە حکوومەتی عێراق بە بەرپرسی یەکەم ئەزانم بۆ ئەوەی کە تاو کە ئێستا هیچ هەڵوێستێکی نەبووە سەبارەت بەم لەشکری کێشەی تورکیا بۆ ناو خاکی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی پەرلەمانی عێراقی سیادەی عێراقی بە تەواوەتی بەرپرسە لە بەڕاستی یەک پارچەی خاکی عێراق لایەنە کوردەکان سفری دوای پاریزن چونکە تورکیا تاوەکو ئێستا دیانی بە وشەی کوردیان نەنەوە دیانی بە حکوومەتی هەرێمە نەنەوە تورکیا وجود بە کەسی دارانە ئەگەر پارتی بێ ئەگەر یەکێتی بێ ئەگەر گۆڕان بێت تورکیا وجود بۆ ئەحزابی کوردی و نەتەوەی کوردی دانانە چونکە لە دەستوری تورکیا شتێک نەناوی وشەی کورد بێ ئەمە حەقیقەتێکە با خۆمان لەگێلی نەدەین حکوومەتی عێراق بەرپرسی یەکەمە لەم پەلکێشکردنەوە لەم هێرشکرد لەم هێرشانەی تورکیا بۆ ناو خاکی هەرێمی کوردستان دەیکا بمانەوێ نەمانەوێ بەپێی دەستوری عێراق هەرێمی کوردستان بەشێکە لە خاکی عێراق پەرلەمانی عێراق باوەڵێسی نییە سەرۆکۆمار بەپێی مادەی 67 دەستوری عێراق بەرپرسە لە یەک پارچەی لە پاراستنی خاکی عێراق بەڕێز بەرهەم سەڵاح کوردە بۆتی وەتی هیچ هەڵوێستێکی نییە پرسیارەکە لێرەیە